مەریوان زەنگەنە مامۆستایی پەیمانگای هونەرە جوانەکانە لە شاری کەرکووک و یەکێکە لە دەرهێنەر و شانۆکارە دیارەکانی شاری کەرکووک کە تا ئێستا چەندین خەڵاتی لەسەر ئاستی ناوخۆیی کوردستان و جیهان بەدەستهێناوە. اوه اسف عن موعد حبيبتي من بين الناس الخطوط. اسف نسيت ترسيل شقتنا قبل الساعه تحديدا في زياره امك التي هي عمتي على ما اظن. توقفي عن طرق الباب يا زوجتي. قلت لك انا خايف من الفيروس وهو قد يدخل معك ويقتلنا هكذا ببساطه. وەکو مامۆستایشی پەیمانگەی هونەرە جوانەکان بەردەوامم تاکو ئێستا و کاری دەرهێنان و نواندن و سینۆگرافیا و دیکۆریش هەڵبەت کارەکەم و کۆمەڵێ تێکستی شانۆیم نووسیوەتۆ تاکو ئێستا و کۆمەڵێکی زۆریشم وەرجێڕاو لە زمانی عەرەبیەوە. یعنی خۆشبەختانە توانیمە هەندێکیان بەچاپ بگەێنم، بەڵام هەندێکی تریان هێشتا بەچاپ نەگەیون و کۆمەڵێ پرۆژەی طبعاً نوێم هەیە بۆ وەرجێڕان لە زمانی عەرەبیەوە بۆ زمانی کوردی. ئێستا کتێبێکم حازرە و کتێبێکی تریشم حازرە ئەو وەرجێڕاو لە زمانی کوردیەوە بۆ چەند نووسەرێکی گەورەی کورد لە 6 تێکستی شانۆیە. هیوادارم بتوانم ئەوەش بە چاپ بگەێنم بۆ ئەوەی شانۆی کوردی و ئەدەبی شانۆی کوردی بگەێنم بە وڵاتانی تر وڵاتە عەرەبیەکان بۆی بزان شانۆ لە کوردستانە لە چ ئاستێکە. من یەکێ لەوانەیە کە بەنیازم وەرجێڕانیان بۆ بکەم نووسەرێکی کوردە، بەڵام خەڵکی ڕۆژئاوایە بەداخەوە نازانێت بە کوردی بنووسێتەوە، لەبەرەوە تێکستەکانی بە عەرەبی نووسێتەوە. من زۆر حەزەکەم ئەو تێکستانە وەرجێڕم بۆ سەر زمانی دایک بۆ سەر زمانی کوردی. تستطيعين أن تذهبي إلى مكان آخر تنامين فيه أسبوعين متوجهين بعد ذلك لن يتغير الحال. بنا أجمل ستحكي الأجيال القادمة. أحبك وتحبينني. تا ئەم ساڵانەی دواتریش ئێمە بەردەوام لە کەرکووکە تعریب کراوین و نیان هێشتۆ بە زمانی دایکمان ئێمە نمایش شانۆی پێشکەش بکەین و کارە هونەرەکانمان ئەنجام بدەین. لایەکی ترەوە ئێمە ڕەنگە کۆمەڵێ ئاسەنگی تر هەبێ لەوانە هۆڵی شانۆمان نییە لە شاری کەرکووک، یاخود هەبێ زۆر کەمە، یاخود بە ستانداردی جیهانی نییە. هەروەها لایەنی دارایی لەبەرەوەی بەداخەوە ئێمە لە کەرکووک تا ئێستا نەمانتوانیەوە بە تەواوەتی بە پلیت ئیش بکەین. ڕەنگە شارەکانی تر باشتر بن لە ئێمە، بەڵام لە کەرکووک ڕەنگە ئەگەر بتوانین بە پلیت ئێمە کار بکەین و بینەر بە پلیت بێتە ژوورەوە، ئەوە هەندێک لەو بارقورسێ لەسەرمان هەڵگرێ و بتوانین پێداویستەکانمان بۆ نمایشەکان پێدابین بکەین و بتوانین ڕەنگە بۆ داهاتوو بژێوی ژیانی هونەرمەند لەسەر ئەو پلیتانە بێ و لەسەر ئەو کارکردانە بێ بۆی چیدی پێویستی بە کەس نەبێ. لەگەڵ ئەوەشا من لەگەڵەوەم کە حکوومەت بەردەوام ئەبێ پاڵپشتی هونەر و هونەرمەندان بێ لە شاری کەرکووک بە تایبەت، لەبەرەوەی ئێمە ئەگەر بمانەوە کوردستانەتی کەرکووک بسەلمێنین خاڵێکی سەرەکی ئێمە لە ڕێی ئەدەب و لە ڕێی هونەرەوە کار بکەین بۆ ئەوەی دەنگی کورد بگەێنین بە هەموو جیهان و کێشە و نەهامەتەکانی نەتەوەی کورد بگەێنین بە هەموو جیهان و مافە ڕەواکانی کورد بگەێنین بە جۆی هەموو کەسێ لە جیهانە. المشكلة أن الجهد الثاني أيضا